من لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانانی ئەم بڕیارەماندا کە پێشتر لەلایەن بووم وتیان ژمارەیەک لە خەڵکان هەن کە ناتوانن ئەم گەشتە بکەم بۆ ماڵی خودای گەورە منیش بڕیارمدا بە هامانجی لەگەڵ لەوان کە ئەم گەشتە ڕێک بێخین بۆ ژمارەیەک و ئەبزان 50 شێستن ژمارەیەکی باچن هێش ئیدیشیە ینی بەزەوە نیە بەزەوە ئەوڕۆ ئەوانە بەڕێ دەکەون ئەوانش هەیەە تیاندایە کەم دەرامەتن هەژارن خانەوادەی شەهیدان خەڵکانێکی مستحقیان تێدایە حەزم کردم ئامانجەیان بۆ بینمە جێگا و ئینشاءڵڵا ئەم سەفەرە دەکەن و بە سەلامەتیش دەگەڕێنەوە ئینشاءڵڵا ئەویشمان بڕیارداوە کە ئەم ئاهەنگە بۆ گەنجان و لاوان ڕێک بێخین لەم زوانە ئەویش ئینشاءڵڵا پێکەوە لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانانی ئامانجی ڕێکی دەیەخین والله هەیە چەندمان پێ بکرێ بزانین چکە جێگایانە خەڵکانێکی زۆر دێتن عەدەدەکەمان تەحدید نەکرێ بەس ئینشاءڵڵا ژمارەیەکی باشە والله من ینی کە ئەو چاڵاکی خێرخوازیانە دەکەم زۆر دڵخۆشم خاستن ئەوڕۆ هەستێکی زۆر خۆشم هەیە کە ئەم خەڵکانە سەفەر دەکەن بەڕاستی من زیاتر احتمالە لە 20 ساڵە 20 ساڵە دەو کارە خێرخوازیانە بەردەوامم و ئینشاءڵڵا گەر دەرچووم لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و زۆر زیاتریش دەکەم و وعدی تەواویش دەدەم و پێشتر کردومە بۆیە بچمەوێش ئینشاءڵڵا زۆر بە زیاتر دەیکەم.